طبعا ئەم قەسیدە جوانەی حەزرەتی نالی درودی خوای لێبێ و بەڕەحمەتی خوا بکەوێ یەکێکە لە شاکارە جوانەکانی ئەدەبی کوردی کە ئەگەر کورد هیچ ئەدەبێکی نەبێت جگە لەم شعرە بەسە شانەزی پێوە بکە کە پڕە لە جوانکاری و نووسینێکی زۆر زۆر تێر و تەسەل لە بەلاغە و لە جوانی و لە وشەسازی و لە زانستی فەلەک لە زانستی لە هەموو بوارەکان یعنی جیاوازیەکەی ئەوەتانە نالی لەگەڵ هەنگاوەکانی وشە بە وشە هێڵبژاردووە یعنی مەسە بۆمە بەلای دڕکێک کاتێ پەڕی و پرسیاری کردێت ئێمە ناوی چیە لە ناوێەوە تیانەمە ناوی قەتادە ئەوە ناوی چیەوە ناوی عرفەجە ئەوە ناوی چیەوە ناوی خیتمە ئەوە ناوی لە ناو قەسیدەکەیە تاک بە تاکی تۆمار کردووە بۆ تاریخ بمێنێتەوە موشانە معنای چیان ناوی ئەستێرەکانی لە ئاسمان بینیوە تەنانەت ناوی ڕەشمەی حوشترەکە و جوڵەی وشترەوانەکە و هەموو شتەکانی تۆمار کرد ئەو ئاوازەی کە حوشترەوان ئەو ئاوازەی کە ئەیخاتە ڕێ ئەو گۆرانەی کە بۆی ئەڵێ کە حوداء کە باسیەکەن ئینشاءالله یعنی نالی هەنگاو بە هەنگاوی خۆی تۆمار کردووە یعنی ئەمە چۆن بڵێ توانی بڵێ ئەمە پانۆرامای سەفەری نالیە لەگەڵ ئەوەیە یعنی فەرهەنگێکی تایە فەرهەنگێکی گەورەی تیا دروست کردووە وشەکانی تیا دانە بەدانە داناوە هەموو لەگەڵ یاکاتی خوێنیتەوە لەگەڵ ڕێیەکەی خۆت من خۆم هەموو جارێ بۆیە لەگەڵم قەسیدە گریاوم قەت نەبووم قەسیدە بخوێنم و نەگریم هەموو جارێک کاتێ خوێنمەوە یەکسەر چواردەورم پڕەبێت لە دڕک و داڵ و خۆڵی سوور و بەردی سپی و دەنگە دەنگی بانگە بانگی حوشترەوان و قۆڕێ حوشتر و جوڵە جوڵی حاجی و یعنی ئیتر خۆر و گەرما و سەحرایەکی دوور و ڕێکە کەومە ناو واقعەکەوە هەموو شتەکانی تیا تۆمار کردو ئیسن مەحوی قەسیدەی بەحری نووری نووسووە مەدح و سەنایەکی زۆر زۆر گەورە و درێژە بەڵام پانۆرامای ژیان نییە پانۆرامای ڕێکردن نییە نالی ڕێەکە و هەموو هەنگاوێکی تۆمار کردووە جیاوازی ئەمەتانی یعنی فەرقەکە ئەمەیە ئیسە مەسەل بۆ نمونە معلقەی ئیمرۆ القەیس قف نبكي من ذكرى حبيب ومنزلي تۆزێک بۆنی ئەمەی لێت کە هەستەکەی ڕێیەکە بە شوێنێکا و دوو هاوڕێی لەگەڵی و پێڵێ قف نبكي من ذكرى حبيب ومنزلي بسقط اللواء بين الدخول يعني هەستەکەی پانۆرامای سەفەرێکی تایە لەگەڵ جەماعەتێکە ڕێیەکە وڵێ ڕاوەستن با بڕێ قسە بکەین لەسەر بابەت بزەبت نالی هەتاکو لەو سەرۆ دەرەچێ ئەو بەم جۆرە قساکە مامۆستا گرنگیەکەشی ئەوایە لە پێشا دەیەوێت جڵەوی نەفسی خۆی بکە لە نەفسەوە حتاوەی کە دەڵێ لەگەڵم ئەشق بازانڵێ وەکو تۆ وەکو کوندە پەپوو و ماری پشت کەندوو مەبە ئەبێ وەکوڵێ ناخت بفڕیانی بۆ منە خەریکەوەشنامە بەسمێ بۆچی لە نەفسی خۆیەوە ئەیگەێنێتەوە عەرشی خوددا و ڕەزامەندی خوا و خۆشەویستی پێغەمبەر طبعاً تۆ ئەمە سەفەری حەجە کاتێک کەویتە ڕێ لەکوێوە دەست پێەکەی لە سەرێکی ئەڵێ کاکە گیان بادانەنیش بڕۆم لەگەڵیان بکەوینە ڕێ ئەمە لە سەرتاوە کە دەست پێک ئەڵێ با بکەومە ڕێ ئەجا کەکەوتنە ڕێ حاجی یەکەم ئیشی چییە گرنگتریش چیەوە تەنە بێ نەفسی تەصفیە بکات چکە بۆ شوێنێک کە چێخوا لێ خۆشە بێ یعنی وەکو پێتەڵێم ئەمە یعنی دقەتێکە لە نووسینە نازانم یعنی هیچ لەوە باڵاتر نییە هیچ لەوە جوانتر نییە کە ئینسان بەم شێوازە دەستکات لەبەرەوە جیاوازی ئەم قەسیدەی لەگەڵ هەموو شتەکانی تر یعنی ئەوەتانێ ئەمە زۆر لایەنی تایە کە لە زمنی ئەوەتانی ئەمە یعنی نووسینەوەی ڕێگایەکە هەنگاو بە هەنگاوی نووسیێتەوە هەر شتێکی بینی و خستێتە ناو قەسیدەکە و باسیەکە و تۆ لەگەڵ یا کاتێ خوێنیتەوە لەگەڵ یا بە سەفەرە ڕێیەکەی کاتێ من لەو سەریم قەسیدەوە دەرەجم بگیانم بە تۆزاویوە دەرەچێت هەر بسەبت ڕێڵی لەگەڵیان یانم خۆڵاویە بێ لەگەڵیا تەواو لەگەڵیا ڕێیەکەم چکە هەموو لایەنەکانی یعنی ڕێگاکەی تۆمار کردووە و سەرڕای ئەو هەموو لایەنەکانی تری ئەدەبی زمانەوانی فەلەکی چزانم یعنی هەرچی ئەڵەی بڵێ نالی هەموو شتێکی تیا تۆمار کرد